لە هەمان گەلەری ئێستا و لەگەڵ پێشانگا و پرۆژەکەی خاتوو نەعیمە یەکێک لە هونەرمەندەکانی تریش کە ئەویش هونەرمەند قەرەنی جەمیلە ئەویش پرۆژەکەی خۆی پێشکەش کرد یا خۆی پێشانگاکەی خۆی کردەوە و نمایشی کرد و تابلۆکان و کارەکانی خۆی نمایش کرد لە ژێرناوی پرۆژەی خەونی خەونەکان بێگومان ئەم دوو پرۆژەیە یاخود ئەم دوو پێشانگا شێوەکاری ئەمڕۆ لە گەلەری ئێستا لە شاری سلێمانی بەردەوامی تا کاتێکی نادیار بەردەوامی هەیە. وەک دامەزرێنەر و بەڕێوەبەری گەلەری ئێستا کە لە ساڵی 2010ەوە دەستمان بەکار کرد لێرەوە حەزەکەم بە خۆشحاڵی خۆمان دەربڕین دوای ماوەیەکی زۆر دابڕان لە کار و چالاکیەکانمان کە بەهۆی نەخۆشی کۆڤید-19ەوە لە چالاکیەکانمان وەستان ئێستا کە ئەم دوو پێشانگای هونەرمەند قەرەنی جەمیل نیگارکەشان و دکتۆرە نائیمە محەممەد سیرامیک تقریبا 2 ساڵە ئێمە کارمان لەسەرەوە کردو کە ئەم دوو پێشانگایە جێبەجێ بکەین. ئێستا خۆشحاڵین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەیە و پێشانگاکەش 3 مانگ بەردەوامە بێت. هەموو ڕۆژێک جگە لە ڕۆژی یەکشەمان کراوەیە لە سعات 2 تا 5 ئێوارە. ئامانجی سەرەکی ئێمە لە ڕاستیە کە پێشانگاکانمان بە جۆرێک تەعاملەکەن بە جۆرێک ئەهێن ئەنجام لە شێوازی مۆزەخانە نەک گەلەریە کە بۆ هەفتەیەک بێت یا 2 هەفتە بێت. پرۆژەی خەونی خەونەکان لە ڕاستیدا پرۆژەیەکی چەند تابلۆیی بوو بەس لەو پیشانگایە ناونیشانەکەمان بەگشتی دانا. ئەو پرۆژێش ماوەیەکی زۆرە بیرم لە کردوێتەوە هەرچەندە خۆی بابەتێکی نووسینە هەیە پێشتر بەس من هەوڵمدا ئەو تابلۆیانە دەربڕینێکی تراژیدیا بێ دەربارەی مێژووی ملەتێک مێژووی جوگرافیایەک مێژووی ملەتێک وەکو بەسەرهاتەکانی کۆن و نوێ و داهاتوشی اینجا ئەو خەونی خەونەکان لەوەوە دێکم من باسی خەونێک دەکەم لە نێو خەونەکاندا کە زۆر زیان نییە لەگە خەونەکانی تر با بڵێن هەمان تراژیدیایە هەمان کێشە و ئازاری خەڵکانێکە کە هەموو وەختێک هەی بووە ئیتر ئەوە بوو کە پێکات لەو پیشانگایە. تابلۆکان وەکو پێم گوتی ئەوە ناونیشانەکەیەتی ئیتر دیارە بەس قەبارەکان جیاوازن هەندێکیان مەتر بە مەتر بە مەتر و 20 گەورەکانی مەسەران 3 مەتر بە 2 مەتر یا 2 مەتر بە 2 مەتر لەو بابەتانە ئەوانەی تریش هەندێ کاری ئاوی هەن ئەوانە 50 بە 70 ترێ و تابلوانش خۆ ئەوەستایلێکی تایبەتی خۆ من هەموو دەزانن.